گەنجان زۆری تەندروستی دڵوەلایانێن گرنگی پێ نادەن لە کاتێکدا ئێستا جەڵدەی دڵش لە نێو گەنجاندا زۆر بووە. ئەمەی گەنجان ڕاستێکی نەخۆشیێکی کۆنیشانەیە ڕاستێکی هێشتا نەبەتە نەخۆشی پێوترێت کاردۆ میتابۆلیک سندرۆم یعنی تێکچوونی زیندە چالەکیەکان کە بەرەو نەخۆشی دڵمان ئەبات بریتێش لەوەی کە قەڵەوی شەرنێک قەڵەوەکە بێ بەس کرشی هەبێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان دووهەمیان تێکچوونی چاودێکی خوێنی سێهەمیان بەرزبوونەی زەخت شەر نییە فشاری خوێنەکەی بگاتە ئاسی زەختش بۆمە لە حدێک 11/8.5 یان 11/8 لەم مەرحەلە چوارەمیان مەسەلەی شەکرە شەر نیە شەکری هەبێ قۆناغی پێ شەکرە بێت ئەم چوار شتەکە حسابی یەکەیت 5 دانێ ئەگەر لەمە 3 دانێ هەبی پێوتری کاردۆ میتابۆلیک سندرۆم ئەمە لە گەنجانە لە 120 بۆ 30 خەڵکەیەتی لە هەموو وڵاتێک ئەمە وەکو قومبەلەیەکی تەوقیت کراوە لە هەموو گەنجێکە بێدەنگیشە 10 ساڵ ناخانێت تووشی دەمارگیرانی دڵە بێت جەڵتی مێشکیان دڵە بێت تووشی زەختە بێت تووشە شەکرە ئەبێت ئەمە خاڵێکی بێدەنگ ئەمە یەکێکە لەو خاڵێن کە لە گەنجان بەرە و زیادبوون ئەڕوا ئەبینی ڕێژەکەش لە گەنجانە زۆرترە دووهەمیشیان مەسەلەی ئەو مەترسیانی کە نەخۆشی دڵن لە گەنجان وەکو گەوریان لە هاتووە بەم لە گەنجی ئێستا زۆربەی دائەنیشێ جوڵەی نییە قەڵەوە خواردنی ناتەن دروستە جگەرەکێشە بەهۆی ڤەیپەوای کردووە لە گەنجان لە 9 ساڵی ساڵیەوە ڤەیپەکێشن ئەمە وای کردو ئەو ئەکسپۆژەر ئەمەیکەوە بەردەوام ئەیکێشێ و معڕەزە بۆ منە لە ڤەیپێکە لە کاتی کێشانی 2000 مادەی زیان بەخەشە لەمژێ زۆر نابە گرفتەکانی جگەرەکێشانی تیا دەرەکەوێت زائیدەن ئەم نەخۆشی درێژخانە ڕوو لە زیاد بوون بۆ منە زەخت لە 8 ماڵ یەک کەس ماڵێک تووشە بێت شەکرە لە 16 ماڵێک تووشە بێت ئەمانە هەموو ڕوو لە زیاد بوون خەڵکەکە بەهۆی پێشکەوتنی علمەوە تەمەنی درێژە بێت نەخۆشیەکان تووشە بن ئەگوازرێنەوە بۆ جیلی داهاتوو.